پەیمانگەی فڕۆکەوانی شارستانی لە ناو فڕۆکەخانەی نێودوڵەتی سلەیمانیدا کە زیاتر لە ساڵێکە دامەزراوە تاکە پەیمانگەی چالاکە لەسەر ئاستی عێراق بۆ ڕاهێنانی کارمەندانی فڕۆکەخانەکە وەک بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانەی نێودوڵەتی سلەیمانی باسی لێوە کرد ئامانجی پەیمانگاکە بۆ باشتر ڕاهێنانی کارمەندانی فڕۆکەخانەکەیە. مەبەست لەکردنەوەی ئەم پەیمانگایە بەرزکردنەوەی ئاستی کارمەندان و فەرمانبەرانی ناو فڕۆکەخانەیە بە هەموو بەشەکان و بنکەیاردەرەکانەوە لە هەموو دام و دەستگایەکی فڕۆکەوانیدا ئەپدەیتکردنی زانیاریەکانی فڕۆکەوانی پێویستی سەردەمە چونکە فڕۆکەوانی لە دنیادا لە پێشکەوتنی بەردەوامایە بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا. بۆیە فڕۆکەخانەی نێودوڵەتی سلەیمانی هەر لە سەرەتاوە بیری کردەوە بۆ ئەوەی ئاستی کارمەندانی بگەیەن تا ئاستی کارمەندانی فڕۆکەخانەکانی تری نێودەوڵەتی. بەڕێبەر و کارمەندانی فڕۆکەخانەی نێودوڵەتی سلەیمانی خوازیارن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی سوود لە توانەکانی ئەم پەیمانگایە وەربگرێت بۆ کردنەوەی کۆلیژێک بە مەبەستی پێگەیاندنی کارمەندانی فڕۆکەخانە چونکە پێیان وایە لە پەیمانگاکەدا بە شێوازێکی ئەکادیمیانە مەشق و ڕاهێنان بە کارمەندان دەکرێت. خولەکان لەم پەیمانگایەدا بە شێوەیەکی پراکتیکی و تیۆری دەوترێتەوە هەروەها خول لە بوارە جێجەکاندا ئەنجام دەدرێت وەک چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ گەشتیاراندا و خولی زمانی ئینگلیزی ئاستی 1 و 2 خولی دەروونناسی کارگێڕی بابەتەکانی فڕۆکەوانی سەرەڕای ئەمانەی چەندین سیمینار لەم پەیمانگایەدا ئەنجام ئەدرێت. کارمەندێکی قولەی چاودێری فڕۆکەخانەکە کە پێشتر لە وڵاتانی دراوسێ بەشداری خولی ڕاهێنانی کردو و لە ئێستاشدا بەشداری خولی پەیمانگاکەیە دەڵێت ئەو مامۆستانەی وانەکانمان پێ دەڵێنەوە کەسانی پسپۆر و شارەزان. ئێرە وەکو سەرەتایەک بە شێوەیەکی گشتی ئێمە لێ رازین هەم لە جۆری وانەوتنەکەەوە ئەو مامۆستانەی کە هەڵبژێراون بە وتنەوەی وانەکان هەم لە ڕووی شوێن و دابینکردنی پێداویستیەکانی ناو پەیمانگاکەوە زۆر لێ رازیێن. تی مامۆستاکان بێمەتی هەمویان ئەزمونێکی چاکیان هەیە هەمویان بەپێی توانای خۆیان توانیویانە ئەو شتێک کە پێویستە بۆ ئەو بەشەی کە ئێمە دەوری بۆ ئەبینین پێمان بگەێنن. دامەزاندنی پەیمانگای فڕۆکەوانی شارستانی لە فڕۆکەخانەی نێودوڵەتی سلەیمانی ئەگەر خزمەتێک بێت بۆ زیاتر شارەزابوونی کارمەندان ئەوە لە ڕووی ئابووریشەوە ساڵانە زیاتر لە 250,000 دلار خەرجی بۆ فڕۆکەخانەی نێودوڵەتی سلەیمانی دەگێڕێتەوە کە ساڵانی ڕابردوو بۆ ناردنەدەرەوەی کارمەندان لە دەرەوەی وڵات خەرج دەکرا. یەشو ئەحمەد، کورساد نیوز، سلەیمانی.